بەناوی خوای گەورە و میهرەبان خۆشەویستان سڵاوی خوای گەورەتان لێبێ و لە بەرنمەیەکی نوێدا لە بەرنامەی ئیسلام و پێکەوە ژیان لەگەڵ مامۆسای خۆشەویست مامۆستا مەلای یاسین گەڵاڵی هیچێکە لەو زانایانەی کە بەڕاستی شیاوی ئەوەیە کە ئەو بابەتە شەرعیانە ڕوون بکاتەوە بۆ هەموو کۆمەڵگە بە تایبەت کۆمەڵگەی کوردی لە بەریتانیا. ئەمڕۆژ لە بابەتێکی تردا پێتان شادەبین وەک لە بەرنامەی پێشووترا باسمان کرد باسی نوێشکردن دەکەین. ئایا ئەو کەسانەی نوێژ ناکەن خواردنی دەستیان حرامە؟ مامۆستاجان سڵاوی خوای گەورە لێبێ. خوای گەورە لە جەنابتان سپاس دەکەم. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وأصحابه أجمعين. دیارە ئەو خۆی لە خۆیەوە دوو پرسیارە ئایا نوێژنەکەر کافرە و ئایا یەکێکە کافر بێ خواردنی دەستی ناخورێ؟ تاوان سەبارەت بە نوێژنەکەر زانایان ئەگەر بێت و لەسەر ئاساسی ئینکاری بێ باوەڕی پێی نەبێ ئەو کەسە وەکو هەر بابەتێکی تری شەرعی لە ئیسلام دەرەچێت ئەوەی کە باوەڕی بەوەی نەبێت کە وەکو ئەحکامی شەرعی کە هەن باوەڕی بە نوێژ نەبوو لە ئیسلام دەرەچێت. بەڵام ئەگەر باوەڕی بە نوێژ هەبوو بەڵام تەمەڵ بوو ئەوە حکمێکی ترەیە. تەمانە مۆزوعانە مۆزوعی خلافی هەن لەسەر مۆزوعانە کە هەندێک بە تایبەتی لە مەزهەبی ئیمامی ئەحمەدە هەندی حەدیثەکەن لە بەڵگە لەسەر کافربوونی نوێژنەکەر وەکو حەدیثەی کەوا لە سنەنی إمام نسائي وإمام ابن ماجه ومسند إمام أحمد كفرمي إن الأحد الذي بيننا وبينهم الصلاة فمن تركها فقد كفر. لا حديث جتراك لا صحيح مسلم فرمي إن بين الرجل والكفر الصلاة والكفر والشرك الصلاة فمن تركها فقد كفر أو كما قال الليلة معنا عندك مناقشة لسرو حديثانا وإلى طبقات شافعية كإمام السبكي كالكبار علماء الشافعي المسيوتي وباس لو مناقشة قبل بين إمام أحمد وإمام الشافعي على سر آية نوێژنەکەر كافر. إمام الشافعي شفرمي أي أحمد أجر كافر خلق بشيت يتناوي إسلام الله بشايت مان أي كاتن لبنوێژ نایەتەناوی إسلام بلا بشايت مان يتناوي إسلام أي شيء بشايت مان يتناوي إسلام بلا شايت مان ودرس يبون مفهومه فرمي فسكت أحمد ليرة طبعا نوێژنەکەر ئەوەی کە بە نوێژ نەکرد ینی مسلمان بە نوێژ نەکا باوەڕیش بە نوێژ هەبێ لە ڕۆژی قیامەتە ئەخرێتە جەهەنەمەوە. ما سەلەکەکم فی سەقر قالوا لم نكن من المصلين. ئێمەوانە بن کە نوێژمان ناکرد یانە نوێژ نەکرد کۆمەڵی ئەحکامی لەسەر جێبەجێ بێ بەڵام ناچێتە ئەوەی کەوا باوەڕی پێوێتی تەماڵە ناچێتە بابەی ئەوەی کەوا کافر بێت. وەکو کەسێکی مەسەلەی نان خواردنی دەستی ئافرەتی نوێژ ناکا یا نوێژ ناکە ئەمانە هیچ پەیوەندی بۆ مەسەلەی خواردنەوە نییە. خواردن کابراایکی کافر تۆ چتە مەطعامێک کابراایکی کافر خواردن دروستەکە گرنگەوە خودی خواردنەکە حەڵال بێت نەک خودی ئەوەی کەسێک کە دروستیەکە کێیە تۆ چتە تەیکەوەیە گەچیتە شوێنێک بۆ نمونە خواردنێکە کڕی لە مەطعامێکی ئینگلیسیەکە کڕی خودی خواردنەکە گرنگە حەڵالە نەگەوەی کەوا ئینگلیزی دروستی کرێ ئەوروپیەک چجاوی کەوا مسلمانە لەبەرەوەی کەوا نوێژ ناکە. ئەمانە هەڵەو تێگەشتنە بەڕاستی لەبەرە نوێژنەکەر مسلمانە بەڵام ئەوەی کە باوەڕی بە ئیسلامە باوەڕی بە نوێژەیەکە وەکوتم بەڵام تەمەڵە مسلمانە لە دارە ئیسلامە و بەڵام خواردنی دەستیشی حەڵاڵە و ئەو مەفهومێکی کەمە لە شەریعە ئیسلامیە. ینی ئێمە 600 ملیۆن حەنەفیمان هەیە 600 ملیۆن شافعی و مالیکیشمان هەیە. مەزهەبی ئیمامی ئەحمەد مەزهەبێکی بچووکەوەی کەوای پێوترێت لە وڵاتی سەعودیەکە پێوترێت وهابیە پێوترێت سەلەفی لە سێ شاران لە جدە و حایل و قەسیمان مەکە و مەدینەش لەسەر مەزهەبی ئیمامی شافعی وی ئاڕای ئەمانەوەی ئێستا خەڵکێک لەسەر ئەم تەیارەتانی کەوا هەن لەسەر ئەو مەزهەبن سەر ئەو ڕان هەندێک شێ لە عولەمای حەنبەلی بۆ شەوێنێکە خەڵەسە نوێژنەکردن کافرە بەڵام ئەمانەی سعودی خەڵک کافرەکەن لەسەر نوێژنەکردن بەڵام ئەوانە قسەکانیان لە چاو ئومەتا بەڕێیەک بەو پێی کە جەنابەت فەرموود ئەوانەی کە نوێژیش ناکەن خواردنی دەستیان حەڵاڵە و ئاساییە یەگومان بەڵام باشتر وایە خواردنی دەستی و کەسانە بخورێکە ناوان نییە ئەوە خواردن نابێتە شەرت بۆ کەس بۆ نوێژ نابێتە شەرت تۆ کووتمسە تۆ چیتە تێکەوێ
لیگی ئینگلیزە داوای فیشپسێکەکەی خۆتۆ چوزانی مسلمانە مسلمان بیان مسلمانەوەی کە تۆ زانی ماسی و چپسەکەش کە پەداتێت دروستە حەڵاڵە نیە ئیتر کافر برژانوێتی مسلمان برژانێتی و هیچ مۆزەیەک نییە کە ئیسلامێتی بچۆ پرسیارەوە بکە پرسیار لە خودی خواردنەکە بکە نەک لە ئاشخاص شخص ئیلا لە مەسەلەی سەربڕی نانێن خۆشەویستان بابەتێکی گرنگ ماموروژان کە باسکردن بوون لەوانەی کە ئەو کەسانی کە کۆمەڵێک گومانیان هەبوو لەوەی کە کەسێکە نوێژ ناکا خواردنی دەستی حرامە وەک مامۆستا فەرمووی شتێکی ئاساییە و شەرعیە و حەڵاڵە و تۆچیتە تێکەوەیەک خواردن داوا ئەەکەی ئەو کەسە مسلمان بە یاخود کافر هەر قەومێکی کە بەڵام تەکیدی لەوەی کە خواردنەکەی خواردنێکی پاک و خاوێن و خواردنێکی شەرعیە و دەتوانی بیخۆیت و حەڵاڵە. سپاس بۆی کە بینەرمان بوون لە کەناڵی بیکەیفەوە. سپاس مامۆستا گیان تا بەرنامێکی تر و تا ساتێکی کە لە بەرنامەی داهاتوودا کە باسی ڕۆڵی پەنابەرانەکەین چەند پرسیارێکی تایبەت بە پەنابەران پێتان شادەبین ماڵاوە. کەناڵی BK4 کورد لە هەر کوێ بێ کەناڵی BK4 لەوەیە کەناڵی BK4